دەچێتە سەرگۆڕی باوک و دوو برا و دوو خوشکی کە سەرجەمیان لە ڕێگەی کەلار سلێمانی بە ڕووداوی هاتوچۆ گیانیان لەدەستداوە. ئەمەیان قبری کاروانی برامە تەمەنی 18 ساڵ بوو، ئەمە قبری باوکمە، ئەویان قبری ئەحمەدی برامە 15 ساڵ تەمەنی بوو، ئەمەیان قبری ڕێیانی خوشکمە 11 ساڵ تەمەنی بوو. سەرباری گیان لەدەستدانی بەشێکی زۆر لە خێزانەکەی، بەڵام خەمی محەممەد باشکردنی ڕێگەکەیە تا خەڵکی زیاتر نەبنە قوربانی ڕووداوەکانی هاتوچۆ. ئەوە گۆڕی باوکم و دوو برام و دوو خوشکمە لە ڕێگەی کەلار سلێمانی بوونە قوربانی ڕێگا هاتوچۆ. ئەو ڕێگایە کە بۆتە دێوەزمەی هەموو گەرمیانیەک، ینی بەڕاستی هەزاران ماڵ لە گەرمیانە لەو ڕێگەیە قوربانی داوە. ڕێگەی سلێمانی کەلار کە بە ڕێگەی مەرگ ناسراوە، کەم ڕۆژەیە ڕووداوی هاتوچۆ تێیدا ڕوونەدات و شۆفێر و سەرنشین نەبنە قوربانی. هەرچەندە بەشێکی جادەکە کراوەتە دوو ئاراستە، بەڵام هێشتا بەشێکی زۆری جادەکە یەک ئاراستەیە. ئەمە شوای کردووە بەردەوام ڕووداوی هاتوچۆ تێیدا ڕوو بدات. من ڕۆژانە لەم ڕێگا هاتوچۆ ئەەکەم، ڕۆژانە چمە سەر حادیسە ئەبینم مردووی تایە، حادیسە ئەبینم هی وەرگەڕانە دەعمی تایە، سیارە لە ڕێگا دەرچووە هۆکاری ئەوە بووە مەجادیتیانە بووە، لە ڕێگا دەرچووە تایی تەخیوە ویلی شکاوە. ڕۆژانە ڕوو ئەدا لەم ڕۆژان، یعنی لە ڕێگا لەسەر سیاری ئێمە بە تایبەتی خەتەکان، چونکە ئێمە ڕۆژانە بەم ڕێگا ئەچین 64 تەکسین، شتیوا ڕوو ئەدا تەنانەت لە خۆمانی جگە لەوە لە خەڵکیشەی بینین. بەپێی ئامارێکی بەڕێوەبەراتی هاتوچۆی گەرمیان، تەنها لەو بەشەی جادەکە کە دەکەوێتە سنووری هاتوچۆی گەرمیانەوە و درێژەکەی 40 کیلۆمەترە، لە ساڵی 2021دا 34 ڕووداوی هاتوچۆ تێیدا ڕوویداوە و 10 کەس گیانیان لەدەستداوە و 57 کەسیش بریندار بوون. پێش دەست پێکردنی ئەم پرۆژەیە واتە بە جووسایتکردنی ئەم شەقاموبانە، شەقامێکمانە بوو کۆن بوو خراپ بوو، بەڵامەکو سەرڕای ئەو کۆنی و خراپیە لا تەنیشتەکانی شەقامی هەبوو، واتە ئەگەرات و شۆفێر هەر مەترسێک کە ئەکەوتە سەر بەرامبەر ئەو شۆفێرە بۆی حادیسەیەک ڕووبدا ئەلتەرناتیڤی هەبوو، بەدیلی هەبوو بچێت سەر ئەو لا تەنیشی شەقامە بەکاری بهێنێ وەکو بەدیلێک بۆ ئەوەی خۆی بە دوور بگرێت لەو حادیسانە. بەڵام ئێستا یعنی ئەبینیت ئەو لاتەنیشی شەقامانە زۆربەی هەرە زۆریان نەماوە، یا ئەوە تا بۆتە دۆڵێک ئەو لاتەنیشی شەقامە سەرگڵەکە، یا ئەوە تا بۆتە تەپۆڵکەیەک. هەرچەندە ڕێگەی کەلار سلێمانی بەردەوام ڕووداوی هاتوچۆ تێیدا ڕووی دەدات بەهۆی خراپی ڕێگەکەوە، بەڵام ئیشوکارەکانی حکوومەت بۆ دوو ئاراستەکردنی جادەکە زۆر سست و خاوە. بەرپرسانی حکوومەتی هۆکارەکەی بۆ قەیرانی دارایی دەگێڕنەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.